سڵاوتان لێبێت و یەخولەکتان پێشکەش دەکەم. بزوتنەوەی گۆڕان جێگەی سێ ئەندامە دەست لە کارکێشاوەکەی خانەی ڕاپەڕاندن پڕ دەکاتەوە و سکرتێری جفاتی گشتی بزوتنەوەکەش دەستی لە کارکێشایەوە. ئامڕۆ لە هەڵبژاردنێکی ناوخۆیدا بزوتنەوەی گۆڕان جێگای هەریەکە لە عەدنان عوسمان و جەلال جەوهەر و شەماڵ عەبدولوەفایی پڕ کردەوە. لە هەمان ڕۆژیشدا پێشڕەوڕە و سکرتێری جفاتی گشتی بزوتنەوەکە دەستی لە کارکێشایەوە و ڕایگەیان. هەڵبژاردنەکەی بزوتنەوەکە بە شێوەیەکی دیکتاتۆری و تاگەڕەوی بەڕێوەچوو ئەویش نەیتوانیوە ئەوە قبوڵ بکات و دەستی لە کار کێشاوەتەوە. هەڵبژاردننی ئەو سێ ئەندامە نوێی خانەی ڕاپەڕاندن لە دوای ئەوە دێت ماوەیەک لە مەوبەر هەریەکە لە عەدنان عوسمان و شەماڵ عەبدولوەفا و جەلال جەوهەر دەستیان لە کار کێشایە و لەمڕەوە شێخ کامیل قادر و سەفین مەلاقەرە و ئاسۆ ڕەحیم جێگای ئەو سێ بەرپرسەی پێشوو دەگرنەوە لە خانەی ڕاپەڕاندن. هەر شاد بن.